بۆ دۆزینەوەی تەرمی منداڵە حەو ساڵیەکەی دێرەلووک ئەمڕۆ ڕووباری زێی بچووک گیرایەوە، بەڵام لەلایەکی تر مەترسی کەوتە سەرشیانی سەدان ماسی. ئێستا لەلایەک بە دوای تەرمەکەدا ئەگەڕێن لەلایەکی کەش ماسیەکان لە خنکان ڕزگار ئەکەن. بۆ ئەو خانمانەی کە بۆ تۆکس و فیلەریان کردووە ئێستا کێشەیەکیان بۆ دروست بووە، بە تایبەتیش بۆ بابەتی بە ئەلکترۆنیکردنی پسولەی خۆراک، چونکە پێویستە ڕنگ و ڕوخساری دەموچاویان وەکو ئەو وێنەیە بێت کە لە سەر کارتی نیشتیمانیەکەیان هەیە. ئێستا وردەکاری ئەوانەتان پێ ئەڵێم. سڵاوتان لێبێت. دوای ئەوەی جوتیاران بەری ڕنج و ماندووبوونیان چنیەوە، ئەمڕۆ لە هەولێر و گەرمیان دەستکرا بە وەرگرتنی گەنم لە سایلۆ و نرخیشان بۆ دیاری کرا. نرخەکەشی بەرەکەتە. ئەگەر نەوئی گەنمەکە باش بێت بە جۆرێک هەر تۆنێک گەنمی بەراو بە 850,000 و دێمیش بە 800,000 دینار وەرئەگیرێت. لە هەمووشی گرنگتر گوایە ئەمساڵ پارەکەش زوو وەردەگرن. هێمن قادر جێگیری پارێزگاری هەولێر لە ناو سایلەوە بە 964 وت بە پێی خشتەیەک گەنمی جوتیاران وەرئەگیرێت بۆ ئەوەی بارهەڵگرەکانیش تووشی قەرەباڵغی زۆر نەبن، میکانیزمێکیان بۆ داناون بە کەمترین تێچوو هەروەها زووترین کات گەرمیەکانیان لێوەرئەگیرێت. لە ئیدارەی گەرمیانیش ئەمساڵ زیاتر لە 39,000 تۆن گەنم لە جوتیاران وەرئەگرن، ڕۆژانە 60 تاکو 80 ئۆتۆمبیلی پڕ گەنم داخلی سایلۆکەی کەلار ئەکەن کە گەنمی جوتیارانی ئیدارەی گەرمیانی تێدا کۆ ئەکرێتەوە. ئەمە ناوبازاری چەمچەماڵە بەدەست پۆلیسەوە، ئەمە ئەنفالە ئەنفال. ڕێک دوکاندارێک بە دڵێکی پڕ حەسرەتەوە ئەمەیوت. درنگانێکی شەوی ڕابردوو عەرەبانە و مێزەکانی ناوبازاری سپی حەسار لە قەزای چەمچەماڵ شێوێندران. دوکاندارەکانیش ئەڵێن پۆلیس پێشتر هەڕەشەی لێکردن و وتیانە ئەم شەو دوکانەکانتان تێکەدەین و بێگومان ئەڵێن قسەکای خۆشیان گەیان دەجێ و تێکیاندا. جا دوکانەکان دەڵێن ئێمە پێمان وتون هاوکارتان ئەبین ڕێکی ئەخەینەوە، بەڵام بەم دەردەیان بردوین. هەر لەسەر ئەم بابەتە ڕەمەک ڕەمەزان قایمقامی قەزای چەمچەماڵ بە 964 ڕاگەیان ئەو کێشەیە 2 تا 3 دوکاندارن، ئەوانیش خۆیان زێدەڕۆیان کردوتە سەر بازارەکە و ئاستەنجیان بۆ شەقام و بازارەکەش دروست کردووە، بۆیە لایەنی ئەمنی شارەکە کاری یاسایی خۆیان ئەنجام داوە. بۆ ئەوەی تەرمی منداڵە حەو ساڵیەکەی دێرەلووک بدۆزنەوە ئەمڕۆ ئاوی ڕووباری زەی بچووک گیرایەوە، بەڵام لەولاوە مەترسی لەسەر ژیانی سەدان ماسی دروست بوو کە بەهۆی کەمبوونەوەی ئاوەکە کەوتبوونە کەناری ڕووبارەوە. کچێکی کریسیانی خەڵکی دێرەلووک لەگەڵ خێزانەکەی هاتوونەتە سەر ڕووبارەکە بۆ ئەوەی هاوکاری تیمەکان بکەن بۆ دۆزینەوەی تەرمی ئاروانی حەوت ساڵان، بەڵام کە دەبینێت ژمارەیەکی زۆری ماسی لەم لاو لەولای کەناری ڕووبارەکە لەسەر وشکایی کەوتون، فریای بەشێکیان ئەکەوێت و ئەیان خاتە ناو ئەو ئاوە کەمەی کە بە ڕووبارەکەدا ئەڕوات. ئاتور ویوۆت کچە کریسیانەکە بە 964 وت هەر ماسیەکی کەوتو بێتە بەرچاو فڕی داوەتەوە ناو ئاوی ڕووبارەکە و بەردەوامیش دەبێت تا هەموو ماسیەکان لە خنکان ڕزگار ئەکات. ئەمە چیرۆکەکانی خنکانە لە هەرێمی کوردستان. هەر ئاروانی تەمەەن 7 ساڵ نییە کە ماوەی هەفتەیەک لەمەوبەر خنکاوە و تا ئێستاش نەدۆزراوەتەوە، بەڵکو هاوشێوەی ئەم ڕووداوە چیرۆکی خنکانی مامۆستا ئاڤێستا یوسفی شەیە کە زیاتر لە 2 مانگ لە ڕووبارێکی مێرگە سۆر خنکاو تاکو ئێستاش تەرمەکەی نەدۆزراوەتەوە. بە ئەلکترۆنیکردنی فۆرمی خۆراک کێشە و گرفتی بۆ بەشێک لە خانمان دروست کردووە، بە تایبەتیش ئەوانەی بە مەبەستی جوانکاریکردن فیلەر و بۆتۆکسیان کردووە، چونکە بەڕێوەبەرەتی پسولەی خۆراکی سلێمانی ئەڵێت ئاپی بە ئەلکترۆنیکردنی فۆرمەکە کە لە بەردەمیدا ئەوەستن وەکو جاران سروشتی ڕنگ و ڕوخساریان ناخوێنێتەوە. ئەمەش بۆتە گرفت بۆ ئەوان، چونکە پێویستە ڕنگ و ڕوخساریان وەک ئەو وێنەیە بێت کە لەسەر کارتی نیشتیمانیەکەی هەیەە. دەنا ئەپەکە نەیان خوێنێتەوە. کەمتر لە مانجێکماوە بۆ پڕکردنەوەی فۆرمی ئەلکترۆنی خۆراک و ئەم خەمەش بۆ خانمان زیاد بووە، بەڵام ئاراس محەممەدەمین بەڕێوەبەری پسولەی خۆراکی سلێمانی ئەو خانمانەی بێهیوان نەکردووە و دەڵێت سەرڕای ئەوەی ئەو خانمانەی بەهۆی جوانکاریەوە گۆڕانکاری بەسەردەم و چاویان داهاتووە و ئەپەکە نیان خوێنێتەوە، بەڵام پێویستە سەردانی بەڕێوەبەرایەتەکەیان بکەن بۆ چارەسەری ئەم گرفتەیان. ئەمڕۆ ڕۆژی جیهانی فەلافلە، وای لێ هاتووە هەموو ڕۆژێک لە جیهاندا بۆنەیەکی بۆ دانراوە. ئێمە ئەوڕۆ زیاتر باس لە ئەو ڕۆژە ئەەکەین کە بۆ فەلافل
دانراوە دیارە ڕۆژێکی جیهانیە ئەگەر بینە سەر مێژووی سەرەتای سەر هەڵدان و یاخود داهێنانی ئەو جۆرە خواردنەکە لە زۆربەی وڵاتان ئێستا بە خواردنی هەژاران بەناوبانگە باس لەوە ئەکەن کە سەرەتاکەی بۆ میسر ئەگەڕێتەوە هەندێک سەرچاوە ئەڵێن قبتیەکانی مسر ئەو کارەیان 1000 ساڵ پێش ئێستا کردووە و بەشێکیش ئەڵێن نەخێت لە سەردەمی فرعونەکانە زۆر بە سەرچاوی دیکەش ئەڵێن نەخێر لە وڵاتی شامەوە هاتووە هەندێک ئەڵێن لە سوودان هاتووە ئیتر ئەوانە ینی کۆمەڵێک جەدەلن لەسەر سەرەتای سەر هەڵدانی ئەم جۆرە خواردنە بەڵام لە ساڵی 2010 کۆنفرانسێکی نێودەوڵەتی تایبەت بە فەلافل لە بەریتانیا ساز دراوە لەوێ بەپێی ئەو دراسانەی کە کراون کۆی ئەو دراسانیان کۆ کردوتەوە و ڕایان گەیاندووە کە سەرەتای سەرهەڵدانی خواردنی فەلافل یاخود داهێنانی ئەو جۆرە خواردنە بۆ مسریەکان ئەگەڕێتەوە واتە نیان وتوە بۆ قبتیەکان یاخود بۆ فرعونەکان ئەڵێ بۆ مسریەکان ئەگەڕێتەوە ئەوەی ئێمە بیرمان بێت فەلافل ئەو ڤیددیۆیە کە ئێمە بەدواداچوونمان بۆ کردووە لە عێراقدا تاکو هەفتایەکانیش باڵێن هیچ دەنگ و باسێکی نەبووە ئەگەر لە هەشتایەکانەوە یاخود لە دوای هەشتاکانەوە هات بێتە عێراق یان هەرێمی کوردستان ئێستا لە زۆربەی وڵاتان بڵاو بۆتەوە ئەو جۆرە خواردنە بە حکمی ئەوەی خواردنی هەژارانی پێڵێن پێیان لێرمان یەک لە خواردنگەکانی فەلافلی لە هەولێر بەسەر کردوتەوە دیارە ئەوە خاوەنی چێشتخانەیەکی فەلافلە لە هەولێر ئەڵێ ڕۆژانە کڕیارێکی زۆر سەردانیان ئەەکەن تەنانەت هەندێک کەسیان ئەڵێ هەندێک لە مشتریەکانمان دێن چێبڕچێ ئەەکەن چێ زیاتر بتوانێت ئەو جۆرە خواردنە بخواتن وەک خۆی باسی ئەکاڵی خواردنێکی تەندروستە لە لای زۆربەی کەس جێگەی گۆشتی گرتوتەوە ینی ئەو دراسانەی کە لەسەر فەلافلیش کراون ئەڵێ تاڕادەیەک ئەتوانێت بۆ مرۆڤ جێگەی خواردنی گۆشت بگرێتەوە جاباسی ئەوە کاڕێ هەندێک کەس هاتوون تاکو حوتیان هەشت فەلافلیان خواردووە وەکو چێبڕچەی یەکتر ئێمە شەڵێن ئافێتتان بێ بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان